بەردەوامن ساڵانە قۆناغ شتی ئەپەڕین و ئەپەڕنەوە قۆناغ چێدی لێرەوە ئێمە ئاهەنگی دەرچوو لە قۆناغ چێدی لەمان کردە لێرەوە زۆر سوپاسی ئەو مامۆستا بەڕێزانە خۆبەخشانە و دڵسۆزانە هاوکار بوون لە پێڕەواندنی ئەم خولە و زۆر سوپاسی ئەو دایک و باوکە بەڕێزانە شەکەم کە متمانیان بەوە کرد و ئێمەیان بە شایانی ئەوە زانی کە منداڵەکانی خۆیان تەسلیمی ئێمە بکەن ئینشاڵڵا لە جێ متمانەی ئەوەندا بێت طبعا دەستگای نووری حکمە ضرورەتە لە ئێستادا لە بەرامبەر ئەو هەموو ئەعلامە فاشلیەی علمانیەت کە کار دەکاتە سەر تێکدان و لە خشتەبردنی کۆمەڵگا ئێمە خۆمان بە بەدیری ئەوان ئەزانین کە کار بکەین لەسەر بنیاتنانی کۆمەڵی بنیاتنانی پەروەردەیەکی درستی نەوەکانمان. سەرەتا بەناوی خودای بەخشندەی میهرەبان کە سپاس بۆ خودای گەورە کە ئاستی دووەم تەواو بووم دا جێگای خۆیەتی کە سپاسی هەموو مامۆستا بەڕێزەکان بکەین و بە هەر شێوەیەک بێ هاوکاریمان بوون و داوا لە خودای بەخشندەی میهرەبان دەکەم کە پاداشتی چاکەکەیان بداتەوە لە ڕۆژێ هیچ شتێ بەهانای بەندەوە نایە تەنها چاکە نەبێت. اللهم الآمین. لێرەدا بەجێ ئەمین و خەڵکێکی دیکەوە پێشەندووە یەک چیرۆکەوە جێڕمە و کۆتایی بە سمینارەکەی دینی ئەوێشی کەسێک لە کۆنجۆی لە ناوی هەزارەمین جار توانی سەرکەوتوو کەوات ئەگەرە توش لە دەرسەچی خراپویان نەتوانی مێشکی وەربگریت ئەتوانی تێداچی پێشەنگ یعنی نمونە بن لە کۆمەڵگەدا وەنیە کەوات ئێستا ئەمن چار خاڵ و پێ ئەرێم سەرەتا سوپاسی کەناڵەکەتان دەکەم و سوپاسی هەموو مامۆستایان دەکەم کە توانویانە لەو ماوەیەدا قورئانی پیرۆزمان فێر بکەن و پێمان لەبەر بکەن و لە ڕێگەی کێناڵی پێیانەوە بە هەموو قوتابیان دەڵێم کە بتوانن سەردانی دەستگای نووری حکمە بکەن بۆ لەبەرکردنی قورئان و فێرکردنی بە جوان خوێندنەوەی. سپاسی دەستگای نووری حکمە دەکەم و سپاسی مامۆستایان دەکەم خدا پاداشتیان بداتەوە خدا بیان کەتە باشتەوە دەرگای باشتیان لەسەر کاکە. لە تۆ بژاردەی خوا سڵاو ئەی خۆشەویستی خوا ئەی پەیامبەری ڕەحمەت دڵمان ڕاپێناوتە ئەی تکاکاری ئومەت ژیان و ڕۆحی داتە یا تاریکی شەوزن گشتمان لە ڕێگاتە گشتمان لە ڕێگاتە خۆشەویست ئەی نووری چاو ئەمینی گیانم هاتومان دەرگای پیرۆزت سەرەفوارێ میهری تۆی ساری سەرم خۆشەویست گیان سەلامی خوا لەسەر بێ بێماری گیانێ